ناوەندی شارزۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە بۆنی ڕۆژگیانی باڵاپۆشی و هەستان بە ئەنجامدانی ئەم چالێکە بە بەخشینی سەرپۆش هەروە چەند پروشتێک و شیرینی بۆ خوشکانی کە باڵاپۆش نین و ئەوانش کە باڵاپۆش نین تا بێتە هەندانێک بۆیان باز بەخوا پێشوازی هاوڵاتیان ئەمە 4 ساڵەکەی ئەم پرۆژەیە بەردەوامە بە ساڵی چوارەم تا بێ گروتینی زیاتر پێشوازیێکی جوانترمان لێ یەکەن دڵخۆشمانەکەن سواز بەخوا کچانێکی زۆر بەهۆی ئەم پرۆژانەوە بڕاری باڵاپۆشیانیاوە هەروەهانی هاوڕەکانیان و کەسانی چواردەوریانەوە کە بن بە باڵاپۆش. ئێمە وەکو ناوەندی شارەزای و ڕێکخراوی قوتابیانی کوردستان خوشکانی ناوەندەکەمان هەڵسان بە دابەشکردنی لەسک و پروشەر بەسەر ئافرەتانی قەزای سەی سادق ئەم کارەشمان بە سپۆنسەری کۆمپانیای BNA بۆ مۆبیلیات کە ساڵانە هاوکارێکی باشمانە بێت. ئەم ساڵیش کار و چالاکیەکانمان بەردەوامە لە هەفتەی باڵاپۆشی لە ژێرناونیشانی سمبولی نور و ساڵانەش بەردەوام بین. ئەم ساڵی چواردەمە و چالاکیەکانی ناوەندی شارەزۆر خۆی نبینێت تەنها لە دابەشکردنی لەسک و پروشەر بەڵکو خۆی شێبینتەوە لە ئەنجامدانی پانێڵ و سیمینار و کۆڕ و سیمیناری تایبەت بە ڕۆژی گیانی باڵاپۆشی و تایبەت بەو تەوەرە دیاریکراوە. ئێمە لە هەموو تەواوی کوردستان و ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ساڵی چواردەیەم پرۆژەی سمبولی نورمان ڕاگەاند کە خۆی دەمێنێتەوە لە دابەشکردنی سەدان پروشەر و هەروەها پەیامی باڵاپۆشی لەگەڵ سەرپۆش پێشکەش بۆ کچانێکی حیجابن تاوەکو زیاتر هاندەر بێ بۆیان لەسەر باڵاپۆشەکەیان بەردەوا بن و هەروەها کچانێکی ناباڵاپۆشن تاوەکو ببنە باڵاپۆش. بۆ ئەم ساڵیش لە شاری سەی سادق و بە هاوکاری ئاژانسی BNA توانیمان بۆ سێم ساڵی لەسەر یەک هەستین بە دابەشکردنی سەدان پروشەر و سەدان سەرپۆش بۆ خانمانی ناباڵاپۆش و خانمانی باڵاپۆش وەکو هەندێرێک پێیان و هەروەها شیرینی و چەندان بابەتی دیکە.